بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بازگەی سماقوڵی ڕێگەنەدرا ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی بچێتە شاری هەولێر. ئەم ڕووداوە لە کاتێکدایە کە ماوەیەک لەمەوە پێش هەردوو هێزەکە بانگشەی پێکێنانی حکوومەتێکی بەهێز و سەرتاسەریان دەکرد و هاوکاتە لەگەڵەوەی کە داوایەک ڕیزی دەکەن بۆ چ لە سەراستی گفتوگۆکردن لەگەڵ بەغداد چی پێکێنانی لیستێک بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. بە میوانداری بەڕێز سەرکەوت شەمسەدین ئەندامی ئەنجومەنی وێرانی عێراق تاوتوێی ئەم پرسەوە کۆمەڵێک پرسی تایبەت بە هەرێم و پەیوەندەکانی هەرێم و بەغداد دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. لە بازگەی دۆڵی سماقوڵی ڕێگری لە مەحموود سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی کرا بچێتە نێو شاری هەولێر. ئەم ڕێگریە پاشەوە دێت کە لە دوای مەراسیمی سوێند خواردنی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان مەحموود سەنگاوی هێرشی توندی کردە سەر پارتی و مەسعود بارزانی ئەوەشی با کاردانەوە لە بەرامبەرەوە ناوبرد کە لە مەراسیمەکەدا باسی ڕۆڵی مام جەلالیان لە پرۆسەی سیاسی هەرێمدا نەکردووە. پاش ڕێگری لە مەحموود سەنگاوی لەتیف شێخ عومەر وتەبێژی یەکێتی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی سازدا و تێدا حکوومەت هەرێمی با بەرپرسیار لەو ڕووداوە ناوبرد. وتەبێژی یەکێتی وتیشی ئەو ڕێگریە کارێکی نابەجێیە و قابلی قبولکردن نییە. بەداخێکی زۆرەوە ئەمڕۆ کاک هەواڵی بەڕێز کاک مەحموود سەنگاوی لە کاتی هاتنیا بۆ کۆبوونەوەی مەکتەبی سیاسی بۆ هەولێر لە بازگەی هەولێر ڕێگری لێکراوە بۆ هاتنە ژوورەوە. ئەمە کارێکی ناساییە کە حکوومەتی هەرێمی کوردستان لی بەرپرسیارە بۆ سفەتی ئەو جێبەجێکەری یاسایە لە وڵاتەیە و لە ڕووی سیاسی شەوەکارێکی نابەجێیە وەلیانە لە هەموو ئەو ڕێکەوتنانی هەیە لە نێوانمان و هەموو ئەو عرفانەی کە بەیەکەوە ئەمان بەستێتەوە. ئەمە کارێکە قابلی قبولکردن نییە لەبەر ئەوەی هەمومان نەزانین هەولێر و هەموو پارچەیەکی کوردستان مڵکی هەموو هاوڵاتیەکی کوردستانە و ئەم عەقڵیەتەی کە ئەیەوێت تەقسیمی کوردستان بکات وە قۆرخی پایتەختەکە ئەمە هیوادارم کە کەس و هیچ لایەنی سیاسی ئەمە قبول نەکا. هەر سەبارەت بۆ ڕووداوە شاڵاو کۆسرەت ڕەسوڵ لێپرسراوی مەڵبەندی سێی هەولێر یەکێتی لە ڕاگەیەندراوێکدا ئیدانی ڕێگریکردن لە مەحموود سەنگاوی کرد و ڕایگەیاند دژی قۆرخکردنی هەولێرن لەلایەن لایەنێکی سیاسی و دووپاتی دەکەنەوە کە هەولێر هیچ گروپ و تاقم و لایەنێک نییە. شاڵاو کۆسرەت ڕەسوڵ ئاماژەی بۆش کردووە کە ڕێگریکردن لە خەڵکی و تۆخکردنەوەی دوو ئیدارەی خەریکە دەبێتە دیاردە و هەرگیز مای قبولکردن نییە و دەبێ بنبڕ بکرێ. لە پاش ناڕەزایەتیەکانی یەکێتی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم لە ڕوونکردنەوەیەکدا ڕێگری لە چوونی مەحموود سەنگاوی باڕووداوێکی نەخوازرا و ناوبرد و ڕایگەیاند هیچ بڕیار و ڕاستپاردەیەک لە پشت ئەو ڕووداوەوە نەبووە. وەزارەتی ناوخۆ جەختی لەوە کردەوە بۆ ڕەوانەوەی نیگەرانیەکانی مەکتەبی سیاسی یەکێتی و ڕێگەگرتن لە دووبارەبوونەوەی ئەم جۆرە ڕووداوانە لێکۆڵینەوەیەکی ورد ئەنجام دەدەن. لە ناوەڕاستی مانگی حوزەیران مەحموود سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی هێرشی توندی کردە سەر پارتی دیموکرات و شەخصی مەسعود بارزانی. لەبەر یەک پارچەی گەلی کورد و ئەم ناوچەیە زۆر شتمان قبوڵ کردووە، بەڵام پێمانوتون و پێیان ئەڵێن لێرە بەسەی تر جارێکی تر نە ئیهانە قبوڵەکەی نە خۆمان لە پارتی بە بچووکترە دانین. چەند بارەبوونەوەی ڕێگری لە چوونی بەرپرسان بۆ هەولێر و تۆخکردنەوەی کولتوری دوو ئیدارەی و شەڕی ناوخۆ لە کاتێکدایە هاوڵاتیانی هەرێم پاش قێرانی دارایی و ململانی ناوخۆیی حیزبە دەسەڵاتدارەکان چاوەڕوانی چاکسازی و بەدامەزراوەیکردنی حکوومەتی هەرێم و یەکڕیزی دەکەن. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک سەرکەوت بەخێر بن سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەم ڕووداوی ڕێگریکردن لە چوونی بەرپرسان بۆ هەولێر بە کورتی چیمان پێدەڵە لەبارەی دۆخی حکومڕانی دوای 27 ساڵ. سپاس بۆ پەیام. دیارە ئەوە ئاماژەیەکی ڕوونە کە
هێشتا هەولێر لەلایەن گروپێکەوە بەڕێوەچەیە کە بە عقلی خێڵ حکومڕانیەکە ینی هەرەوەی کە لە 96ەوە تاوەکو ئێستا مامەڵەکردنەکانی نەگۆڕاوە و زەڕێک نەگۆڕاوە تەنها ڕەنگە ستایلی جلوبەرگەکەی گۆڕابێ ناوەکە گۆڕابێ بەڵام هەمان گروپ هەمان تاقم هەمان خێزان هەمان حیزب کە دیارە کۆپیەکەشی لەلایەن حیزبەکان دریشەوە بەداخەوە یەکێتی و حیزبەکان تەخەریکن کۆپیەکەنەوە کۆپیە ناشرینە بەردەوامی هەیە ئەمە واقعێکی زۆر زۆر تاڵەکە بێت دانی پیا بنین کە ئەمە عقلەتە بەردەوامە و تایسە حکومەکە و ئەمە پێویستمان ئیتر بەوە نییە ئۆپۆزیسیۆن یان میدیایان میدیای ئەهلی زۆر خۆی ماندوو بکاتاوەکو بیسەلمێنێکە حکومەتی هەرێم تاوەکو ئێستا ئەو بەڵێنانی کە یاوێتی بۆ حکومەتێکی بەهێز پیشان بە بۆی یەک ئیدارەیەک بگرێتەوە هێزەکان یەک بگرێتەوە زۆر پێویستمان بە خۆماندووکردن نییە هەر یەک ڕووداوی ئاوا کە هەموو 2 ساڵ جارێ و 3 ساڵ جارێک لە گرژیەکە یا کەسێک کە ڕەخنەیەک لە بنەماڵی بارزانی یا لێ پارتی داسەکردایەتی پارتی ئەگرێ ئەبێت چاوەڕوانیەوە بکار ڕوبەڕووی ئەوانە بێتەوە طبعاً ئەمە ئەندای مەکتەبی سیاسی یەکێتیە و یەکێتی لەناو حکومەتە شەریکە و جێگری سەرۆکی حکومەتی یەکێتیە و بنکەی یەکێک لە بنکە سەرۆکیەکان یەکێتی لە هەولێرە ئەم کەسە کە ڕۆشتۆ ئەندای مەکتەبی سیاسیە وا ڕێگری لێکراوە چەندین ڕۆژنامەنووس و خەڵکی سەربەخۆ و هەندێک جار ئاستی پەرلەمانتار و هێز ئۆپۆزیسیۆنەکان هەیە کە لەبەر ئەو حاڵەتە یان ئەو هەڕەشەی کە لێکراوە هەر بۆ نمونە مامۆستا سەلیم لە چەند مانگی پێشوو تا چەند مانگی پێشوو چونە هەولێر کە خەڵکی شاری هەولێرە خۆی لایەن پارتی لێ قەدەغەکرا بوو بە زۆرداری یعنی ئەمە کە بەغدا بۆ هەموو خراپی خۆیەوە کە ئەمان باسیەکەن بەوەی کە پێڵن لایەن ملیشیاوە بەڕێوەچێ و بە بەردەوامی وەکو وێنەیەکی ناشرین پیشانێن سەرڕای ئەو هەموو تائیفەتە لەژێر چوارچێوەی دادگایان نەبوو بێ جارێک لە جارەکان لە سەیتەرەکان ڕێگریان لە هیچ کەس نەکردووە ڕێگریان لە بەرپرسێکی کورد نەکرۆ بچێتە هەولێر ڕۆژانە ئەمانە بچنە بەغداد بچنە بەغدا لە سەیتەرەکانە تێپەڕن لە مەتاڕەکانە تێپەڕن ئەو حاڵەتە نابینین بابەتەکەوەیە عەقڵی دەوڵەتداری لە لای پارتی دیموکراتی کوردستان هێشتا گەشەی نەکردو هێشتا عەقڵی خەڵکی زاڵە بەسەر حکومەت باشە بەس ئەمە بۆ هەردوو سنوورەکە ڕاستە کە بۆ نمونە ناوچەکان بە مڵکی خۆیان دەزانن وەکو مڵکی خۆیان مامەڵیان لەگەڵەکەن دامەزراوەکانی حکوومەت وەکو مڵکی خۆیان مامەڵە لەگەڵاکەن خۆی مۆدلە لە مۆدلی یەکەم لە پارتی و هاتوو بەڵام ماوەی پێشوو کاڕابوون وتارێکی نووسی بوو کە سەرنجێکی زۆر دقیق بوو کە ئەمانیتر بوونەتە کۆپێکی زۆر راشینی پارتی خۆی پارتیەوە مۆدلەکەیەتی ئەو مۆدلی حکومڕانی خێڵەکەیەتی بەڵام یەکێتی خەریکی کۆپیکردنەوەکەیەتی گۆڕان خەریکی کۆپیکردنەوەکەیەتی بە مۆدلی حیزبایەتیکردنەکەی و لە حکومڕانیش ڕەنگایەتەوە و نەوەی نوێژ دوجار خەریکی کۆپیکردنەوەیەتی ئەمانە هەمووی کۆپی بێزرا و ناشرینی حکومڕانیەکانی پارتین کە حکومڕانیەکە کە کەس ناوێ ئاواتی پێ بخوازێ و خۆزگەی پێ بخوازێ لەبەرەوەی حکومڕانیەکە کە کار بۆ بە مڵکاندنکردنی سیستەمی حکومڕانیەکە لەلایەن یەک بنەماڵەوە کار بۆەوەکە کە مؤسساتی دەوڵەت و هێزی ئاسایش و پێشمەرگە و پۆلیس بە مڵکی حیزبێک و کەسێک بزانرێت لە بریەوەی کە بە مڵکی مروتۆ بزانرێت مڵکی هەوڵاتیانی هەرێمی کوردستان بزانرێت و بچووکەکرێنەوە بۆەوەی بخزمەتی سەرۆکی حیزبەکە بکەن و وەلایەن بۆ سەرۆکی حیزبەکە هەبێ لە بریەوەی وەلایەن بۆ هەرێمی کوردستان هەبێ نەتیجەکەش ئەوەیە کە ئیبینی لە شنگالە لە بریەوەی کە بەرگری لە خەڵکی شنگال بکەن خەڵکی ناوچەیەکی هەرێمی کوردستان بکەن چۆڵی ئەەکەن لەبەرەوەی ئەو شوێنە استراتیژی نییە بۆ سەرۆکی حیزب و بۆ سەرۆکی عەشیرەت یان لە کەرکووک بە هەمان شێوە چۆڵیەکەن لە 16 ئۆکتۆبەرە لە مەخمور لەو هەموو شوێنانە لەبەرەوە تۆ کاتێککە مؤسساتەکانی وا پەروەردەکرد کە وەلایەن بۆ خێزانێکە بێ بۆ کەسێکە بێ لە هەر کاتێکا بێ زۆر بە ئاسانی هەرئسێنێ چونکە ڕاستە ڕەنگە ئێستا بە پارە و بە زەبری زۆر بتوانانی ئەم هێزە و ئەم کۆنتڕۆڵ ڕابگری بەڵام لە بەسیترین بۆشاییە وەکوی لەوەی داعشا دروست بوو هەرئسێنێ باشە بە سەبارەت بە پایتەخت پێ دوایە دەبێت پایتەختی هەمووان بێت بەڵێ نەکە پایتەخت هەموو شارەکان ئێمە لە کاتی ئەو حملەی هەرێمی کوردستانە من خۆم لە دهۆک بووم لە حملەکە ئەو تیمەی کە لەگەڵمان نابوون ڕوبەڕووی هەراسان و فشاری زۆر ئەبوونەوە بەڵام ئێمە ئەماویست ئەو مێسەجە بە خەڵکی دهۆک و خەڵکی ناوچەکانی تر بە پارتی و بە هێزەکان تیش بدەین کە ئەوان چۆنێک بەرگری لەوەکەین کە پارتی بۆی هەیە لە سلێمانیە هەموو حڕێتێکی خۆی هەبێ و کەمپینی خۆی بکات بە هەمان شێوە ئێمە سازش ناکەین لەسەرەوەی کە لە بادینانە سیاست بکەین لە بادینانە خەڵک بە ئازادی بیر و ڕای خۆی دەرببڕێ و لە سۆران
لە مێرگە سوور لە هەولێر لە هەموو ناوچەکانی تر ئەمە ئازایەتی ئەوێت ئەمە ئازایەتیەوە لەلایەن هێزەکانترەوە ئەم سنوورێک بۆ ئەم بێڕێزیانەی پارتی دابنرێت و ئەم تەسلیمبوونەی هێزەکانی تر لە ماوەی ڕابردووە لە پارتی دیموکراتی کوردستان ئەو کەڵکەڵەی بە پارتیاوە کە ئەوان حکومڕانی مطلقی کوردستان چۆنیان بێ وا حکومی کوردستانەکەن کە ئەمە یەکجار مەترسیدار و پێویستە وشیارە نەماوە لەگەڵا بکەن ئاسایی نییە سەبارەت بەوەی کە لە سەرتان کابینەوە بانگشەی حکوومەتێکی بەهێز دەکراوە بانگشی مەسەرەن ئەوەی کە لە هەموو سنوورەکان دەسەڵاتیە بێت ئێمە سەرەتایەکی خراپە بۆ کابینەی نوێش ئەم ڕووداوانە مەسەلاگە ڕێگری لە هەر کەسێک مەرج نییە مەسەلا بەرپرسێ ڕاستە جا ئەوە خۆی تراژیدەکە لەوایە ڕێگری لە کەسێکەکەن کە جێگری سەرۆکی حکوومەت حیزبی ئەو حیزبێ ئەوە تا ڕادەیەک هاوبەشە لە حکومڕانی کە هەرێمی کوردستانە لە دروشمەکانی ئێمە بۆیە باسم کرد هەموو جارێک بۆ ئەوەی تێستی ئەو دروشمانە بکەین یەک ڕووداوی ئەومان بەسە بەهێزی جگە لە گاڵتەجاڕیەکی شتێکی تر نەبوو بەهێزی حکوومەتەکەی مەسرور بەرزانی تاوەکو ئێستا نەهامەتی بۆ فەرمانبەران دروست کردووە ئەرکی لەسەر قورسکردون داوامی پێ زیادکردون بەبێ ئەوەی مافەکەیان بدا بەهێزی بریتێ لەوەی کە بێهێزکردن و شەللکردنی دەسەڵاتی بۆ نمونە وەزیرەکانە لەوەی کە نەتوان هیچ جموجوڵە بکەنەوە بێ سەرۆکی حکوومەت بێهێزکردنی حکوومەتی محەلیە پارێزگاکانە کە بۆ نمونە سلێمانی کە بە تەواوەتی شەلل کراوە هەموو سەرەت و سامانەکەی ئەبرێتەوە هەولێر لێرە کە شەلل بە ئیداری محەلی هێنراوە بەهێزکردن بریتێ لێ بە کارتۆنکردنی هەموو حیزبەکان تر لە ناو حکوومەتان و کۆکردنەوەی دەسەڵات لە دەست یەک کەسە ئێمە ئەوە ناوەنین دیکتاتۆری ئەو پێناڵێن سەرکوتکاری ناوینانێن بەهێز ئەوە سیفەتی بەهێز لای ئەوان ئەو ئەنتەلیەتەیە کە لە سەیتەرەکانی هەولێرە ئەیکەن و ئەگەر یەکێتیش بە هەمان شێوە بیەوێ ئەم نمونەیە دووبارە کاتەوە هەمان ئەو نمونە ناشرینەیە کە ماوەیەکی زۆرە پارتی دەستی بەسەر هەولێرا گرتووە کە ئەمە بەرەنجامی دیارە سیوێکی ئابە یعنی ئەمە خۆ ئەو دەستگرتنە بەسەر هەولێرا لە ئەنجامی خەباتێکی دیموکراتیانی پارتی دیموکراتی کوردستان نەبووە لەبەرەوە نەبوو هەڵبژاردنەکانی لە هەولێرا بردرێتەوە لەبەرەوە بۆ خۆی سەپاندۆ بەسەر هەولێرا و تاوەکو ئێستش بەردەوامە باشە بەس سەبارەت بەهێزی چەکدارە ژیانی لەم دۆخەدانی ئەوەی کە بۆ نمونە بانگشەی دروستکردنی خستنەوەی هێزی چەکدار و ئەوەی کە هێزە چەکدارەکان مڵکی هەمووان بێت کاک حەکیم پارتی وەکێتی ئەوە خەیاڵە هێزی چەکدار یەک ناخەنەوە یعنی ئەوە کەس بابەتەمای ئەوە نەبێ پارتی وەکێتی هێزی چەکداری بۆ یەک بخەنەوە یەخستنەوەی هێزی چەکدار بەنسبەت پارتی وەکێتیەوە یعنی نەمانی ئەم گروپ و تاقمەی کاریەکە و لە منتیقەیەکی دەسەڵات دەستگرتووە بەسەرا و کۆمەڵە چەکدار و ناڕێکخراو کۆکردێتەوە بۆ خۆی و بۆ کوشتار و دزی و تاڵانیکردن و بردننی بیرە نەوت و قاچاقچێتیکردن لەم ناوچەیە یەکێتی چەندین سەری هەیە ئابەم شێوازانێ پارتی چەند سەرێکی هەیە ئەمە لە ململانی سیاسیە بەکاریان هێنن و ئەمە هۆکاری مانەوەیەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی مانەوەی پارتی وەکێتی لەبەرەوە دەستبەرداری ئەمە نابن ئیلا بە مەرجێک نەبێ یا بە سیستەمی چەکداری لە هەرێمی کوردستانە بە تەواوەتی بگۆڕێەوە کە لە عێراق ئێستا خەریکی ئەوەین مناقەشە بکرێ بۆ هێنانەوەی سوپا بە خزمەتی با بڵێن زۆرەملێ کە بە شێوەی لە شێوەکان ڕێک بخرێت تا ڕادێک اختیاریش بێ و زۆرەملێش بێ لەو ڕێگەیەوە خەڵک هەموو کەسێک مافیەوەی هەبێت کە بەشداری لە پێشێزەکانی پێشمەرگا بکە خزمەت کە وەکو خزمەت سید بکرێک نەک وەکو دەرفەتی کار و وەلای حیزبایەتی ئەمە هەنگاوێکی گرنگە ئێمە پشتگیری لەکەین کە خصوصیاتی هەرێمی کوردستان پارێزێ هەنگاوێکی تریش بریتێ لە فشاری نێودەوڵەتی ئەمریکا وڵاتانی ئەوروپا کە بەشێک لەو هێزانیان یەخستووە و شێوازێک لە پیشەییان پێیاون بە فشاری ئەوانە ئەگینە ئەو تۆزش کە ئەو تۆزە هەوڵەش کە دراوە کە هیچ کاتێک ناچێتە سەروە گوێ بە بەڵێن و گفتار و لێدوانی ئەو هێزار نەژمێن کە خۆیان ناتوانن ڕۆژێک لە سێتەرەکەی هەولێرا تێپەڕن کاتێک گرژی لەگەڵ پارتیا دروست ئەەکەن کاتێک پێت ئەڵێن بۆ منە گۆڕان بۆنە یەکێتی باسیەوە کە کاڵێ هێزی پێشمەرگە یەکە خێنەوە ئەمە یەک ناخرێتەوە ئەمە ئەساسی دروستبوونەکەیەتی ئەم هێزی پێشمەرگەیە جارێکی تر پێویستی بە دروستبوونەوە هەیە کە لەژێر حکمی پارتیا زەحمەتە ئەمە جارێکی تر جێبەجێ بێ بەڵام ئێمە هەر ئەمڕۆ وەکو فراکسیۆنی ئایندە لە بەغدا بەیانێکمان نامەیەکمان ئاڕاستی سەرۆکوەزیرانی عێراق کردووە کە هەنگاوێکی ئازایانی ناوە بریتە لە بەشداری پێکردنی نوێنەرایەتی پێشمەرگە لە فەرماندەی هێزە هاوبەشەکان فەرماندەی هاوبەشەکانی سوپای عێراق و پێشمەرگە و هێزەکانی تری عێراق داوامان کردووە کە ئەمە هەنگاو بۆەوە نەوەستێ بەڵکو چۆن
کاری بۆ ئەوە کردووە کە حەشدی شعبی لە ناو جێشی عراقیە ڕێک بخرێنەوە کار بۆ ئەو بکەن و لە هێزە سیاسەکانی دوورخەنەوە کار بۆ ئەوکەن هێزی پێشمەرگەش لە هێزە سیاسەکان دوورخێتەوە بەڵام موچەی پێشمەرگە زیاد بکەن چەکی پێشمەرگە زیاد بکەن و نابێ ئەم زیادکردن و ئەم چەک پێیان و موچە زیادکردنە ژێر دەسەڵاتی یەکێتی و پارتیا بێت چونکە یەکێتی باش سەر بە عێراق بنەتە سەر بە هەرێمی کوردستان ئەبن سەر بە هەرێمی کوردستان ئەبن بەڵام ئیدارەدانیان و ڕێخستنیان بە پیشەیی ئەبێت لە ژێر حکومی فدرالی حکوومەتی عراقیە بەڵام هەموو فەرمانێک لە هەرێمی کوردستان وەرەگرن کاتێک لە هەرێمی کوردستان ئابن بەڵام کاتی عراق پێویستی پێیان بێت لە ئەنبار لە بەسڕە لە شوێنەکانی تر ئەو کاتە بە هاوبەشی لەگەڵ هێزە عراقیەکان ئابن کە ئەمە بۆ موچەی پێشمەرگە باشە بۆ خانەنشینی پێشمەرگە باشە بۆ پلەبەرزکردنەوەیان باشە بۆ چەکداریکردنیان باشە و بۆ لەسەر ئاستی نێودەوڵەتی ڕاهێنانی نێودەوڵەتی بین دیسانەوە باشە بەڵام ئێمە داکیدین کە ڕێگریەکی گەورە لایەن پارتیەکەتی و ئەوە بینین بۆ شەوسانەوەی زیاتری هێزی پێشمەرگە باشە بەس سەبارەت بە کاریگەری ئەم ڕووداوە لەسەر ئەوەی کە یەکێتی و پارتی باسی ئێستا ڕێکەوتن لەگەڵ بەغداد دەکەن باسی یەکڕێزی دەکەن لەبارەی ئەوەی کە لە ناوچە جێناکۆکان مەسەرەن بێگلیز بەشدار بن ئەم ڕووداوانە کاریگەری دەبێت لە سەر گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغدادیشکە پەیوەندەکانی یەکێتی و پارتی ئاڵۆز بێت لە سەر ڕووداوی بەسەر ڕێگیری کرد لە بەرپرسانی یەکتر خۆی هەر ڕووداوەکە ئاماژەیەکی ڕوونە کە ئەو شتێککە ناوان ناوە یەک ریزی و یەک لیستی بابەتێکی ساختەیە ئەو گەلە کۆمەکیی کە یانەیە دروستیکەن و سەفی کوردی یانە دروستیکەنەوە هەوڵێکی پارتی دیموکراتی کوردستانە لەوەی هەمووی وەکمان ساعلی باپیر ڕەگەڵ پارتی بکەون ئەو هەوڵەیە بۆ ئەوە ئەگینا لە واقع و لە ناوەڕۆکیە فەلسفەی ئەم گوتارە بریتە لە یەکڕانکردن تەسلیم بوون و یەکڕانکردن بە پارتی کە هەنگاوێکی مەترسیدارە و ئێمە بە هەنگاوێکی خراپ ێزانین بەڵام بەتەکید ئەمە لەبەرەوەی هەموو ئەم بەرژەوە ئەم ڕێکەوتنانی پارتی و یەکێتی و هێزەکان تریش لەسەر شتی شلۆق و کاتی دروستکراوە ئەکرێ هەر ڕووداوێکی ئاوا نەک هەر یەک لیستی پەک بخا یەک نەک هەر ئەسڵ هەڵبژاردن پەک بخا و بە دووری مەزانە بە تەواوەتی حاڵەتی ئەمنی گرژی زیاتری لێ بکەوتەوە لە بینی هەولێر و سلێمانیە بەهۆی پارتی و یەکێتی و لەبەرەوە ئەمانە هەمووی لەسەر شتی شلۆق دروست بوون بە موسەساتی نەکراون و لە کەسێک ئەتوانێت دۆخی هەرێمی کوردستان بە ئاسانی بشێوێنێ و لەملا و لەولاش بە هەمان شێوە لەبەرەوەی ئەمانە هەمووی لەسەر شتی لاواز و کاتی و لاوەکی و بەرژەوەندی بە مادی و شخصی دروستکراون نەک لەسەر ئەساسی بەرژەوەندی نیشتیمانی و لەسەر ئەساسی بەرژەوەندی وڵاتانی هەرێمی کوردستان باش ئەگەر بینی سەر پەیوەندیەکانی هەرێم و بەغداد ئەمڕۆژ سەرۆکی پەرلەمانی عێراق محەممەد حەلبوسی لە هەولێر بوو دەکرێت سەرەتا لە ڕۆڵی پەرلەمان دەستپێکردنی پەرلەمانی عێراق دەتوانێت ڕۆڵێک ببینێت لە مەسەرەی کێشەکانی هەرێم و ناوەندوە ئەوەی کە پێویستیشە بە مەسەلەی بۆجە بالا پەرلەمانی عراق یەکێکە لە دامەزراوە فیدرالیە هەرە گەنگەکان لە عراقا و ڕۆڵ یەکلاکەرەوە بینێ لە سەرکەوتن یان پاکستنی هەر ڕێکەوتنێک کە چ لە بینی عراق وڵاتانی ترا بکرێەوە چ لە بینی حکوومەتی فیدرالی و حکوومەتی هەرێمی کوردستانە بکرێ و بەبێ ڕەزامەندی و بەبێ وەرگرتنی ڕەزامەندی پەرلەمانی عراق ئەو ڕێکەوتنە بە تایبەتی بینی هەرێم و بەغدا لە بواری داراییە ناچێتە بواری جێبەجێکردنەوە و ئەستەمە لەبەرەوە ئێمە هانی ئەوە دەین کە ئەم ڕێکەوتانە کە ئەکرێت لەسەر ئەساسی ڕازیکردنی شخصی حەلبوسی هەر کەسێکی تر نەبێ بەڵکو لەسەر بنەمای دەستوری بێ بۆ ئەوەی ئێمە موسەساتەکانی عراق بتوانن دان بەو مافە دەستوریانی هەرێمی کوردستانە بنێن نەک لەسەر ئەساسی ڕازیکردن و هەوڵدان بۆ قەناعەتپێکردنی شخصی کە ماوەی ڕابردووە پارتی و یەکێتی هەنایان بۆ بردو چکم شتی کاتین هەموو جارە دیسانەوە قەلەقی بۆ بازار دروستەکە ئەسڵەن هەر دیار نییە محەممەد حەلبوسی لە سەرۆکاتی پەرلەمانە تاکەی بەردەوامە بێ یا عادل عەبدولمەهدی تاکەی بەردەوامە بێ بە تایبەتی لە عێراقە کە دۆخی سیاسی ئەگەری گۆڕانکاری خێرای زۆرتیایە بۆیە ڕۆڵی پەرلەمانی عراق ڕۆڵێکی گرنگە و بەبێ ڕەزامەندی پەرلەمانی عراق و بەبێ ڕازیکردنی بە ئەندامانی پەرلەمانی عراق بە تایبەتی لیژنەی دارایی ڕێکەوتن لە بینی هەرێم و بەغداد بە تا حادی ئەستەمە باشە بەس دەکرێت وەکو پەرلەمانتاران چ ڕۆڵێک ببینن لە لۆبی دروستکردن لەگەڵ مەسەلەن ناو پەرلەمانی عێراق لەگەڵ ئەو 329 پەرلەمانتاری کە هەیە کە لەسەر دەمیەوەی کە وا بڕیارە بجە بەم زوانە گاتە پەرلەمان بەڵێ ئێمە لەو پەرلەمانتارانەی کە لە ناو لیژنەی داراییە هەن پارتی ئەندامێک دوو ئەندامی هەیە و تقریبا ئەو هێزانی دەرەوەی پارتی و یەکێتی 3 بۆ 4 ئەندامیان هەیە لە ناو لیژنەی داراییە ئەم ئەندامانەوە لە ناو پەرلەمانیشە هێزەکانی تر لە دەروی پارتی و یەکێتی نزیکی 15 کەسەکەن توانیمان لە هەمان ساڵی ڕابردووە قەناعەتێک دروستکەین بۆ هێزە سیاسەکانی تر کە موچە لە بابەتی نەودی جیا بکەنەوە
و هەر بۆ نیازپاکیش بۆ ئەوەی کە بیسەلمێنین کە ئێمەش پەرۆشی ئەوەین کە بوجە و داهاتی عراق لەگەڵ ئەوەی هەرێمی کوردستانە لە یەک بدرێت لە بەرژەوەندی هەموو هاوڵاتیانی عراق خاڵە سنووریەکان بە هەمان شێوە لە یەک بدرێت لە بەرژەوەندی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عراقیش بۆی هەردوو لە نیازپاکی بەرامبەر یەکتری پیشاندن و هەب بۆ ئەو هەنگاوەش من و مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشی و کاگوشیار چوونە دادگای فیدرالی تاوەکەوەی بە دەرگاچوون کرد بۆ کەیسی دادگایکردنی وەزیری سامانە سروشتەکانی هەرێم لەسەر کەیسی نەوتی هەرێمی کوردستان و بۆ ئەوەی کە بە هەمان شێوە پیشانی هێز عراقەکانی بین پرسی نەوت بابەتێک نیە تەنها پەیوەندی بە عراقەوە هەبێ بابەتێکە پەیوەندی بە هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان زیاتر ڕخنەیان لەسەر هێوکێشیان لەگەڵ داهاتی نەوت و مەلەفی نەوتی هەرێمی کوردستان هەیە و تاریکان ئەندرێ و هیچ شەفافەتێکی تیان نییە و لەلایەن دوو بنەماڵەوە دەستی بەسەرا گیراوە بە شێوەی قاچاقچێتی پێوەکەن و هەر تاڵانکاریەوەی نەوتی هەرێمی کوردستان بە تاڵانکاری فعلەن تاڵان نەوتی هەرێمی کوردستان تاڵان نەکرێت $7 دەدەن تۆ لەو نەوتەی ئێستا ئەیفرۆشن عێراق تەنها $2 $3 لە بازاڕە کەمتر لە نرخی بازار ئەفرۆشێ یان ئەفەوتێ هی هەرێمی کوردستان زیاتر لە $23 لە هەر بەرمیلێک ئەفەوتێ ئەگەر وانە بە پەرلەمانی کوردستان و وەزارەت حکومەتی هەرێمی کوردستان جاباتەوە زیاتر لە $23 ئەفەوتێ نەوتی هەرێمی کوردستان هەموو بەرمیلێکی واتە زیاتر لە نیوەی فوتانەکە بردنە نابرێ علی نایە بۆ من نایە بۆ هەوڵاتی هەرێمی کوردستان ئەچێ بۆ ڕێگەی تر هەریەکە و بە ناوی کۆمپانیای سەیر و سەمەرە و وەهمیەوە بە ناوی خزمەتگوزاری و یەکێک بە ناوی بۆریەکەیەوە و یەکێک بە ناوی سکیوریتیەوە هەریەکی و ناوی سەیر و سەمەرەوە کە بە ناوی دیلۆیتەوە هەر شتی لابەلا و سەیر و سەمەرە لەم حکومەتی هەرێمە بینی کە یعنی ئیحراجی بۆ دروستکردنی لە عراق بڵێن ئەم پارەی نەوتە بکوێچی ئێمە بە سەڕاحەت و بەڕوونی پێماوتون ئێوە ڕاست ئەکەن پارەی نەوتی هەرێمی کوردستان و نەوتەکەی ئەبرێ تاڵان ئەکرێ فەرهود کراوە لە هەرێمی کوردستان ئەو قسە تەواوە بەڵام هاوڵاتی هەرێمی کوردستان نەخێر بۆ موچە بەشێکی هەر یەکجار کەمی بۆ موچە ماوەتەوە $7 بۆ موچە ماوەتەوە $8 $7 بۆ موچە ماوەتەوە لە هەر بەرمیلێک لە کاتێکە لە عراق کە بە 54 ئەیفرۆشێ زیاتر لە 50 ئەمێنێتەوە بۆ هەموو داهاتی عراق کە ئەتوانین لە کۆمپانیای سۆمەی وەربگرین لەبەرەوە ئێمە وتمان ڕاستە بەڵام ئەمە هاوڵاتی هەرێمی کوردستان بەرپرسیار نییە لێ هاوڵاتی هەرێمی کوردستان مافی دەستوری هەیە لە بودجەی عراق لە دەستوری عراق نەنووسراوە هاوڵاتی هەرێمی کوردستان بە مەرجێ بودجەی بۆیەت کاتێکە نەوت تەسلیم بکرێت یا داهاتێکی تەسلیم بکرێت بابەتێکە تەفسیراتی ناو پەرلەمانی عراقە لەبەرەوە توانیمان ئەو قەناعەتە دروستکەین کە فعلەن ئێمەش هاوڕێن لەگەڵ ئەوانە بەڵام لە ماوەی ئەم ساڵە دەرفەتێ حکومەتێکی تازە لە هەرێمی کوردستانە دروستە بێ دەرفەتێکیان بینێ بزانم ئەیانەوێت چی بکەن یانێ ڕێکەوتن بکەن یان نانێ ڕێکەوتن بکەن بزانە کە هیچ لێک لە زیگبوونەوەیەک هەیە و بەشێک لەو قەرزانیان بنەوە کە باسێکن لە بینی قەوسەکە حکومەتە دەیەوێت ڕێک بکەوێت ئەوەندە ئێوە ئاگادار بن ئەم حکومەتە تازیە تاوەکو ئێستا کە ئیبینی زۆر ئاگایانە ناشارەزایانە و زۆر بێ ئاگایانە خەریکی دروستکردنی تەشەنوجێکی زیاتر لە پەرلەمانی عراقا ئیفتیزازی هێز عراقەکانەکە ئیفتیزازی عراقەکە شتی سەیر و سەمەرەیان ڕۆژێک وتە بێژەکەی حکومەتێتە دەرەوە ئەڵێ 80 ملیار ڕۆژێک کۆبوونەوەی ئەڵێ 80 ملیار قەرزارە حکومەتی عراقیە ببیاتەوە هەرێمی کوردستان ڕۆژێک نازم لەکوێ ناوێتی لە ڕاستیەوە 80 ملیارە ڕۆژێکی تر سەرۆکی حکومەت کۆبێتەوە لەگەڵ بژمارەیەک ئەندام پەرلەمانی عراق و جێگری سەرۆکی پەرلەمانی عراق کوردەکان دا ئەڵێ 24 ملیار مان لای عراقە ڕۆژێکی تر بەڵێن 80 ملیاری پاشەکەوتی بووچە لای عراقە یعنی فەوزایەکە ناو ئەم حکومەتە 9 ملیار بڵێن 9 ملیار $، پاشەکەوتی بەڵێ 9 ملیار $، ڕۆژێکی تر لە 24 ئەم ماوەی پێشووتیان هەشتایە یعنی بێسەروبەرەیەک لەناو حکومەتی هەرێمە دروست بووە کە على اساس ئەمە تاکتیکی مفاوزاتە بەڵام ئەمە تاکتیک نییە تاکتیکی تۆ بتوانی قەرز لە عێراق وەرگری پاشەکەوتی موچەی پێ بدەوە چکاوان وتیان ئێمە پاشەکەوتی موچەمان نەبڕیوە عێراق بڕیوەتی بۆەوەی کە بودجەی هەرێمی بڕیەوە پێویستی عێراق بیداتەوە کاکە حەکیم ئەو نوع قسانە بۆ کەسێکە کرێکە لە ڕاستیە لە کەوکەبێکی تڕات بێ ئەو لە هەرێمی کوردستانە بژی ئەزانێت کە ئەم قسانەی حکومەتەکەی بارزانی ئەیکات ئەسڵ ئەساسی نیە ناوانین نێچیروان باوەڕمان پێی هەبووە ناوانێت بە سوور بەرزانی مەباڕوان پێێتی جارێ پاشەکەوتی موچە کە داهێنانەکەی بریتێ لە قوڵە تاڵەبانی نێچیروان بەرزانی بەرپرسن لێی بە تەواوەتی لێی ئەسڵەن هاندانی عراق بۆی موچە ببڕێ ئاشتی هەورامی و نێچیروان بەرزانی بوون نەوت مەلەفی نەوت ئەمان بەم قەیرانیان گەیاندین ئاشتی هەورامی هاوارێکە ناو پەرلەمانە فرۆشیان بێشتر بودجەکە بردرا سەیریکە نەوت پێشتر فرۆشە نەوت لە 2013 ئەفرۆشی عراق لە 2014 دەسەکە بە بڕینی نەوت
بوجێ هەرێمی کوردستان هاوارە کرد کە 1 ملیۆن بەرمیل نەوت ئەفرۆشین با سەربەخۆ بیفرۆشین نەگەڕێنەوە بۆ عێراق مولۆبی بۆکردنەوە پەرلەمانی کوردستانە بەداخەوە هەندێک لە هێزەکانی کەسایەتی و لە هێزەکان لەناو پەرلەمانە لەو کاتە بۆ منە گۆڕان لەو کاتا پشگیری ئەم هەوڵەیە کرد کە هەوڵێکی یەکجار مەترسیدارە بابەتەکە تەنها بە مەسەلەی بوجە و موچەوە نییە مەترسیەکەی کەڵکەڵی ئەوەیە پارتی دیموکراتی کوردستان پلانیەتی هەوڵەکانی بۆ ئەوەیە دەست بەسەر سەر و تووسامانی هەرێمی کوردستانە بگرێ بۆ ئەوەی هەتا ماوەیەکی درێژخایەن زەمانەتی ئەو بکە کە قوتی هەوڵاتانی هەرێمی کوردستان ژێردەسەڵاتی ئەوەیە مەبەستی نییە داهاتی زیاتر بۆ هەرێمی کوردستان بێ مەبەستی نییە بوجێ هەرێمی کوردستان لە 10 ملیار کە لە عێراق و 10 ملیار دلار بۆمانیەت بیگەێنێتە 20 ملیار بەهۆی نەوتی هەرێمی کوردستانەوە نەخێر سلمان دیاوان وتیان 1 بەرمیل نەوت ئەفرۆشین ڕۆژانە سلمان دیان کە ئەمانە زۆر لەوە لاوااستر و بێتواناترن بتوانن ڕوبعێکی و عێراق بکەن کە ئەیکەن ئەسڵان ڕوبع موچەیان لە کاتی خۆی پێ نەدرا ڕوبع موچە باز لە میزانیە و یا بودجەی پرۆژەکانی و بەرهێنان ناکەم هەر باسی ڕوبع موچەکە یەکەم لەبەرەوە ئەمە زۆر لەوە لاوااسترن کە خۆیان پیشانەیە و لۆبیان بۆ کرد لەبەرەوە ئێستش ئەم هەوڵی کە باسەکرێ کە بۆ گۆڕینی ئاراستەکان کاک حەکیم ئەم بەرزکردنەوەی متاڵە باشە بەس ئێستا چەند داواکاری لە عێراقیە چووکە باسی 6 داواکاری و فەرمیە خودی ئێستەیت بەرەو پێشچوونێک کێ لە دانوستانەکانەوەندە یەوەکو پەرلەمانتەرانەکەدا بچکە گوێمان لە وتەبێژی حکوومەت لەو ڕۆژناسەی کە دەڵێ لێ تێگەشتنی باشەیە بەڵام بڵین کۆبنەوەکانی شەر بەردەوام دەبن کاک حەکیم بەری چەند ڕۆژێک میدیایکانی نزیک لە پارتی دیموکراتی کوردستان لۆبیەکی زۆریان بۆ کرد کە وەفدێکی هەرێمی کوردستان ئەچێتە بەغدا و بەم نزیکانە ئەچێتە بەغدا هەتا ڕۆژی سێشەمەیان دیاری کرد کە وەفدێک لە هەرێمی کوردستان ئەچێتە بەغدا ئێوە تەلەڤیزیۆن میدیاکارن و ئاگادارن ئەو وەفدە چۆ بەغدا بەڵام وتیان بۆی هاتنی وەزیری داراییەوە کە هاتووە کۆبوونەوەکە لە هەولێر کرا بەڵە پلان نەبوو وەزیری داراییەوە بێتە هەرێمی کوردستان هیچ پلانێک لە ئارا نەبووە باشە بەس کۆبوونەوەکە ینی پێ دوێ بۆ حکوومەتی عێراقی ئەو پێشمەرجانەی کە دایانناوە و ئەو ئیفسیزازی کە لە ئەعلام و ئەیکەن ڕاستیە بەشێک لە هەوڵانەی کە لە عێراقەوە هەبوو بۆ گفتوگۆکردن پاشەکشەی پێکرد هەوڵێکی ڕەت کردەوە لەگەڵ بەڵێ کۆبوونەوەکە هەر جوابیان نیانەوە بەوازحی فەرمیە زانیاریە بالا بە زانیاری هەر بە فەرمی هەر جوابیان نیانەوە هەر جوابیان نیانەوە بەڵام ئەتوانم زانیارێکی تریشی پێ بدەم کە حکوومەتی هەرێم داوای کردبوو لە بری ئەوە ئەگەر لەگەڵ حکوومەتە کۆبنەوەیان پێ ناکرێت لیژنەی دارایی و نەوتی پەرلەمانی عێراق سەردانیان بکەن دیسانەوە ئەویش ناتوانێت نابوردەکاریەکەی لەبەرەوە هەندێک شتی شەخسیتیایە ئەوانیش دیسانەوە ڕەتیان کردەوە لەبەرەوە بۆ دوورکەوتنەوە لەو ئەحراجیە لەگەڵ سەردانی سەر کۆمارەکە بەرەو نیویۆرک ئەڕوا بۆ کۆبنەوەی گەشتنەوەی گورتەکە و نێنەرایەتیکردنی عێراق بابەتێکیان دروست کرد کە لە بری ئەوە وەزیری دارایی کە لە ڕاستیە کورد شاردنەوەی ئەو شکستە بەڵێ بە شاردنەوەی شکستە لە دانوستانەکانە هیانە کورد کێشەی لەگەڵ وەزیری دارایان نییە حکوومەتی هەرێم لەگەڵ وەزیری دارایی ئێستا عێراق هیچ کێشێکی نییە کە پێشەی بوونچە چارەسەرکە کێشەکە لەگەڵ بڕیار بەدەستەکانی ناو پەرلەمانی عێراقایە هێزە کورد لە گەورەکان و لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراقا لەبەرەوە بۆی خەڵکی هەرێمی کوردستان بزانێت پێشکەوتن تەنها لە ئاستی زیادبوونی کۆبوونەوەکان هەیە لە ئەنجامە هیچ ئەنجامێکی مەلموس بەدەست نەگەشتووە هیچ شتێک بەدەست نەگەشتووە ئاماژەکارانە چین کە بەڕێزت پێ وای کرد یاخود ئەو سیڤزازیە پەیوەندی بۆ بوو کە حکوومەتی هەرێم وتی عێراق قەرزدارە و داواکاریەکانیش چی بوون کە وای کرد کە عێراق مەسەڵەن جۆرێک لە پاشەکشێ بکات لە گفتوگۆکانە جارێک کاک حەکیم ئێمە بۆ هەوڵاتیانی هەرێمی کوردستان وازەح و ڕوون بێ ئێمە سیقەمان بە بەرپرسانی هەرێمی کوردستان نێر دەربارەی ئەو قەرزانیان لە کێ کردووە یعنی بۆ کیان کردووە یانە بە چی ئەی بۆ کە ئەو هەوتێنەکەنەوە تەفرۆشن ئەو نافرۆشن هەر ئاویش فرۆشنە بەشێک لە قەرزەکانیان پێدرێتەوە خۆ موچە چاک بوو بەهۆی عێراق چاک بووە خۆ بەهۆی نەوتەکەوان چاک نەبووە چەندێکە نەوتە فرۆشن 700,000 600,000 فرۆشن چیان لەو قەرزانەکە قەرزانە بۆ کەم ناکە هەتا بێ زیادەکە عێراق لە پێش بێمە بەرنامەکە هەندێک زانیاریم ئاڵگۆڕ لەگەڵ مامۆستا ئەحمەدە هەر عێراق ماوەی پێشوو نزیکەی 120 ملیار قەرزی هەبووە ئێستا ئاخر داتا گەشتە نزیکەی 104 ملیار یعنی نزیکەی 15-16 ملیارێکی قەرزیاوەتەوە ئەمان چیەکەن خەریکی چین حکومڕانیەوە گاڵتەجاڕیە ئەم حکومەتی بەرزانی دەستی پێکردووە و هەر ڕۆژی قەرزێک بن بە عێراقەڵێ ئەمە گاڵتەجاڕیکردنە بە خەڵک بە بازار بە ئابووری کوردستان و خۆتوڕەکردنە بە داهاتی کوردستانەوە ئەمە یەک دوو بابەتێکی تر هەیە کاکە حەکیم تۆ ئیلتیزاماتی یاسایی و دەستوریت هەیە بەپێی یاساکە تۆ بێ 250,000 بەرمیل بێ بە عێراق تۆ جارە 250,000ەکە بە عێراق ئێمە پشگیری هەموو ئەو داواکاریانە ئەەکەین کە داوای ئەوە کات لە بودجەی سیادی پشکی هەرێمی کوردستان دیار بێ پارەی پێشمەرگە زیاد بکرێ هاوسێوەی سوپای عێراقی یعنی شەڕی لەسەرەکە ناو پەرلەمانە ڕێگە ناین هیچ شتێک لە ناو عێراق لە پەرلەمانە بەڕێوە بچێت بەبێ ئێمە
ڕێگە ناین پارە و نەوتی قەرزەکانی نێودەوڵەتیەکان بەس بۆ عراق سەرف بکرێ و بۆ هەرێمی کوردستان ناوچەکانی هەرێمی کوردستان سەرف نەکرێت 1 دیناری کەرکووک بفەوتێ 1 دیناری سلێمانی بفەوتێ بەڵام کاتێک کە تۆ بەشداری بکەی لە ئابووری عراق لە میزانی عراق تۆ 1 فلسی ئیبراهیم خەلیل و باشماخم نایتێ نە بە حکومەتی هەرێمییت نەشیەی بە حکومەتی عراقی و 1 قەترە نەوتیش نافرۆشی لە ڕێگەی عراقەوە چاوەڕێکی عراقیش وەڵا قەرز بۆ باتەوە لەبەرەوە ئەمە گاڵتە جاڕیکردنە و ئەسڵەن تێنەگەشتنە لە ئاستی مستەوای خۆت لە بەرامبەر عراقە. سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دوێ ناوبڕێک دەگەڕێم بۆ لای بەڕێست بەڵێ بینەرانی بەڕێست ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شربەتی خاڵقی گیراوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شربەتی خاڵقی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەیتێک لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سەڵاتان لەبێت بینەرانی بەڕێست کاک سەرکەوت لەسەر مەسەلەی نەوت بمێنینەوە ئێستا ڕستەکان بەرەو شێوێن کە بگەن بەڕێکەوتن وەرێم ینی ئامادەی خۆی دەربێنەوە تەکە تەسلیم کە ئەگەر تەسلیمی نەکات کێشە بۆ موچە دروست دەبێت لە ساڵی داهات. کاک حەکیم دوو خاڵ باسەکەم پێش وەڵام پرسیارەکە دەم. خاڵێکیان ئەسڵن ئەمڕۆ ئێمە من و تۆ یان لەم بەرنامەی خۆتا لەوانەیە زیاد لە 100 ئەڵقە کە ئیشت کردبێت لەسەر ئەم بابەتە لە ساڵی 2014 تاکو ئێستا. هۆکاری دروستبوونی ئەمە بریتە لە سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان کە لایەن پارتی دیموکراتی کوردستان و بە بەشداری هێزەکانی تر بە تایبەتی گۆڕانەوەیەکێتی سەری هەڵداوە. واتە هەرێمی کوردستان هۆکاری سەرەکی سەرهەڵدانی ئەم قەیرانەیە ئێمە شتێکمان نەبوو بە ناوی قەیرانی موچە و قەیرانی دارایی لە هەرێمی کوردستانە خێر و بەرەکەتێکە بوو موجەیەکی زۆر لە عێراقەوە ئەهات بۆ هەرێمی کوردستان ئیسفادەمان لێ ئەکرد بەڵام وەکو پێویست کۆمپانیەکانی حیزب سوودی لە نەبینی بەو ڕادەی ئێستا بەو ملیارە هەدۆلار بەشی خۆشیان بەڵام نە بەشی خۆیان وەکو ئێستا نیە تۆ تەسەوور کە لە 54 دلار بەرمیلە نەوت تەنها ئێستا حەڤەی بن بە هەرێمی کوردستان و ئەویتری بۆ کۆمپانیەکان بێت جیازێکە زۆر زۆر لە فاشەستی پارەکە ئەبەن جاران ئەیانتوانی لە پرۆژە و بەرهێنانەکان پارە ببەن موچە ڕاستەخۆ لە عێراقەوە هەو بەبێ مشکیلە موچە هەردووانەیەکە لە عێراقەوە کێشەوان لەگەڵ عێراقەوە بوو 100 یا 18 یا 12 یا 13 یا 14 موچە بڕین هەر نەبوو هەر کەس بیریشی لێ نەکرد لە عێراقە خوڵقێنەری ئەم قەیرانە بریتە لە پارتی دیموکراتی کوردستان دەبێت تەحملی مەسئولیەتەکە بکە 5 ساڵی ڕێکە خەڵکە ناڵێنێ هەموو تاوانەکە لە ئەسوی پارتی و بە بەشداری گۆڕان و یەکێتی کە لە حکومەتەکە پشتگیری مەلەفی نەوتیان کردووە. ئەمە بابەتە بۆی بزانین بابەتێکی تر کە هەر بە پەیوەندی بە مەسەلەی مەلەفی موچەوە هەیە ئێمە ئێستا کە ئەڵێن کێشە بۆ موچە دروست بێت و ئێستا کێشە بۆ موچە دروست بووە هەوڵاتیان هەرێمی کوردستان و فەرمانبەران ئێستا هەزەکەم فەرمانبەران یعنی جواب بنەوە ڕەنگە ئێستا لە فەیسبوک سیر بکەن یا لە تەلەڤیزیۆنەوە دواتر یعنی سەرنجی خۆیان بن کە ئێستا موچەی مانگی چەند وەرەگرن؟ موچەی مانگی 6
کەواتە ئێستش کێشەی موچەمان هەیە لەبەرەوەی عراق تەنها 600,000 هی موچە خۆر 600,000 موچە خۆری هەرێمی کوردستان لە عراقەوە یەک لەبەر ئەوەی دیسانەوە ئەو ژمارانەش پەرمانبەری سێبەر و بندیواری زۆری تایە ژمارەی حقیقی نەگەشتە عراق تا عراق تەواوی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێت دوو ئەو پارەی نەوتە زۆرەی کە دەستیانەکەی ئەمان لە نەوتەکە دەستیانەکەوێت بەشی هەرە زۆری بۆ کۆمپانیەکانی ئەنەڕا بەشێکی کەمی دابینەکرێت بۆی مەسەلەی موچەی فەرمانبەران و خانەنشینانی پێتاوا بکرێت واتە کێشەی موچە کێشەیەکی دروستکراوی حکومەتی هەرێم بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستانە ئەوەی پێشووتر ئەوەی ئێستا شەرکە بەردەوامە ئەگەر جارێکی تر ئەمە قوڵتر بێتەوە دیسانەوە هەر پارتی دیموکراتی کوردستان لێ مەسوولە پارتی دیموکراتی کوردستان سەرۆکی حکومەت و سەرۆکی هەرێمی بەدەستەوەیە مەلەفی نەوتی بەدەستەوەیە مەلەفی بەغدای بەدەستەوەیە ئەگەر بیانێ ڕێبکەون ئێمە بەێونی خاڵی شوانیش کراوە بە پرسی بەڕابنی بەڵێەوە یانی ڕێک نەکەم مەسەلەن گفتوگۆ لە نێوان هەرێم و بەغداد کە خۆی یەکێتیەوە بەڵێ خۆی پارتی ئەگەر بێ شتێک ڕێک نەکەوێت هێزەکانی ترەکە بە وەجهی ئەو بابەتە بۆ نمونە کاتی خۆی لە 2014 کاتێک حکومەتی عراقی دروستەکرا پارتی داوای کردو کاک نەوشیروان سەرپەرشتی گفتوگۆکان بکات بۆی بچنە بەغدا یان نەچنە بەغدا چونکە پارتی هەرمەبەستی بۆ گفتوگۆی سەرکەوتو نەبێت کاک نەوشیروانیان تەکلیف کردبوو یان بۆ نمونە کاتی خۆشی مام جەلال بە هەمان شێوە لەبەرەوە ئەو بابەتان ئەو ئاماژەی بۆچی بە شەڕەکەت لێکی نەدەین بۆچی ئەو بەدگومانی ینی ناخۆ ئەو ئەزمموی ئێمە هەیە لەگەڵ پارتیە پارتی بڕیاردەری حکومەتە با ئەگەر پارتی بڕیار ئەیە نەوت تەسلیمی عراق بکات ڕێبکەوێت لەگەڵ عراقا بە تەسلیمکردنە بە نیوەیەتی بە ئێستەیە بە هەرچەندێکەیە ڕێبکەوێت لەگەڵ عراقا بەڕوونی پێمان بڵێ وەڵام لەبەرەوە ڕێناکەوێت کە گۆڕان ڕێگەی لێگرێ یعنی هیچ خەڵکەوە کۆمیدی شتیوات هەیەگا یەکێتی ڕێگەی لێگرێ شتیوە هەر نییە فشارێکی زۆر لەلایەن ئەو هێزانەتی شەوە هەیە چکم ئەزان لە قازانجی خۆیانە لە قازانجی خەڵکی هەرێمی کوردستانە لە قازانجی پارێزگای دهۆک و سلێمانیە بە دیاریکراوی کە خنکێنراون لە ڕووی داراییەوە کە لەگەڵ عراقا ڕێکەوتنی تەواو بکرێت مەسەلەی بوجە بکەوێتەوە حاڵەتی ئاسایی خۆی بۆیە بەڵام شتێکی تر هەیە مەسەلەی ڕێککەوتن و ڕێکنەکەوتن لە تەنیا لە دەستی عراق و هەرێمی کوردستان نییە فشارێکی گەورەی ئەمریکیەکان هەیە فشارێکی گەورەی نەتۆیەکگرتوەکان و بانکی نێودەوڵەتی هەیە و لەلایەن ئێرانەکانی شۆ فشار هەیە بە ئاراستی ئەوەیە ئەبێ حەج ئاستێک لە ڕێکەوتن هەر جێبەجێ بکرێت یعنی ئاستێک لەوەی کە مەسەلەی موچە لانی کەم وەکو ئێستا بەردەوام بێ یا حاڵەتێک وەکوی ئێستا بەردەوام بێ بەڵام ڕێگە نایان بەو ئارەزوی خۆی هەرێمی کوردستان نەوتفرۆشی یعنی ئەوە بابەتێکە بیبڕێنەوە ڕێگە نایان بە ئارەزوی خۆی نەوتفرۆشی ڕەنگە سیغەیەکی بۆ دەستێتەوە کە قبول کراو بێ لەلایەن هەردوو لاوە بگەینە ڕێکەوتن بەڵام ئەم بابەتە چکو پەیوەندی بە ئیستیقلالی سیاسی عراقەوە هەیە پەیوەندی بە ئیستیقلالی ئابووری عراقیشە و عراق و هەرێمی کوردستانەوە هەیە بەڵام بۆ زۆر میمە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بزانین ئێمە ئەتوانین بە شەو ڕۆژێک ڕێکەوتنی هەرێمی کوردستان ئێستا قوفڵەکە بکەنەوە نەوتەکە لە ڕێگەی عراقەوە بڕۆێت تامان کێشەیشمان هەیە مەسەلەی داهاتی ناوخۆ داهاتی خاڵە سنووریەکان بەڵام ئەوانە هەمووی قابلی گفتوگۆیە مەسەلەی مەتاڕەکان ئەوانە هەمووی قابلی گفتوگۆیە و دواتر ئەتوانێت قسەی سەر بکرێت ئەگەر ئەو نەوتە بکرێتەوە هەرێمی کوردستان ئەو لە فاوە زۆرە پارەی کە ئەهات لە عراقەوە جارێکتر بۆ یەگەڕێتەوە بە تۆ بە لافاو ناوی دەبێت بەڵاو پار لافاوێ بوو لە عراقەوە هاو بەراورد بەوەی ئێستا کە قەترە قەترەی کە نەقورگی فەرمانبەرانەوە کە هەر هەموو فەرمانبەرانیان ڕەزیل کردووە بەو ڕوبع موچە و نیوە موچە و موچەی مانگی هەشت نازان مانگی حەوت ئەیان و نۆڕکی مانگی حەوت مانگی 12 ئیدەن لەبەرەوە ئەوە حکومڕانی نییە هەر محاسبێکی سەرکەوتوش نین نەگەر حکومڕانی هەر ئەسڵەن ئەم مۆدێلی ئێستا کاکاکیم ئەم مۆدێلی ئێستا کە حکومەتی هەرێم دەسیاوەتە پێویستی بە حکومەتی هەرێم نییە فعلا بەڵێ ئەم دابشکردنی موچەی لە عراقەوەیە ئێمە بە کارتی زیرەک موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەگەڵ عراقەتوان ڕێبکەوین جێبەجێ بکەین و هەر ئەسڵەن پێویستمان بە وەزارەتی دارایی و وەزارەتی پەرلەمانی کوردستان و حکومەتی هەرێم هەر نەبێ حکومەتی هەرێم و وجودی حکومەتی هەرێم لەو کاتا گرنگە کە ئیزافە بۆ ئابووری هەرێمی کوردستان بکات داهاتێ دروستکە دابێنێ کە نەبێت داهێنانە نەبێ هەندێک داهاتی ناوخۆیە مناقەشەیەک یا گفتوگۆیەک دانوستان لەگەڵ عراقا بکات کە بەشێک لەو داهاتانی ناوخۆ بۆ نەوی مەتاڕەکان هی باج و ئەوانە ڕاستەوخۆ بەبێ شاردنەوە بۆ بودجەی پارێزگاکان بۆ هەرێمی کوردستان بگەڕێتەوە ئێستا ئێمە حکومەتی هەرێم فعلا وەکو مؤسسەیەک کە نە ریفۆرمی پێکرێ نە موچەی پێدرێ نە یاسایەکو خۆی بەجێکرد نە هێزی پێپنەکەی بۆ یەکەخرێ نە ئاسایشی بۆ یەکەخرێ حکومەتی هەرێم وجودەکەی لە چییە بەس بۆ بە دوو کۆمپانیا دوو حیزبی سەرەکی ئیسفادەی لێ یەکەن و بە ئارەزوو سەرۆت و سامانی ئەم وڵاتە هەڵەلوشن و تا هەر ئەو سوودەکەی هەیە لە ئێستا هەرەوە سوودەکەی نەت بڕیای دادگای لە کاتی خۆیان پێجێبەجێەکرێ نە پۆلیسەکانی ئەتوانن خەڵکێک ما فەرمانی دەستگیرکردنی هەیە بیگرن ئەیتر وجودەکەی لە چییە تەنها بۆ خەڵکی فەقیرە هیچ پێویستمان بە حکومەتێک نییە کە تەنها خەڵکی فەقیر بچەوسێنێتەوە بە بەخێر و بەرەکەت بۆ خۆیان و سەرۆت و سامانی هەرێمی کوردستان تەسلیم باشە بەس ئەگەر نەوتەکەت تەسلیم نەکرێت ناو پەرلەمانی عێراق فشاری زۆر هەیە فشارەکان بە چه ئاراستەیەکن بە ئاراستی ئەوەیە کە هەوڵەکە بە ئاراستی ئەوەیە
کە هیچ بودجەیەک و موچەیەک بۆ هەرێمی کوردستان نێت ئەوە هەوە فشارەکەی فشارەکە زۆرەیان کەمە زۆرە فشارەکە زۆرە بەڵام ئێمە بە تایبەتی ئەو هێزانەی کە لە دەروی پارتی وەکیەتین هەوڵی جدیمان بۆ ئەوە هەیە کە میکانیزمێک بدۆزینەوە ئێستا نازانین چیە لە گفتوگوین بدۆزینەوە کە لانی کەم فەرمانبەران بە شێوەیە لە شێوەکان لەم شەڕە دوورخەینەوە و لەگەڵ ئەوەین ئامادەین جارێکی تر دەستبینەوە بۆ مەلەفی دادگای فیدراڵی تاوان تاوەکو ئێستا مەلەفی دادگای فیدراڵی لەسەر نەوتی هەرێمی کوردستان وەستاندومانە و بەدادەچوونەکانمان خاو کردوەوە لەگەڵ مامۆستا ئەحمەد و کاگوشیارە بۆ ئەوەی ڕێگە بین بە دانوستان کە بزانین سەر ناکەوێت دەست ئەبێنەوە بۆ ئەم مەلەفە و دەست ئەبێنەوە بۆ مەلەفی دادگایکردنەکەی ئەوەی لەسەر تورکیایە کە دیسانەوە پەیوەندە بە نەوتی هەرێمی کوردستان لەم مەلەفانە پاشەکشە ناکەین و ئێمە لەگەڵ هێزەکانی تررا فشار ئەەکەین بۆ ئەوەی ڕێگری لە قاچاق بردن و تاڵانکردن و هەرێمی کوردستان بگرین چکمەوە ئێستا تاڵانکاریە تاڵانکاری باڵێ باش بەس سەبارەت بە عادل عەبدولمەهدی لەسەر ئێستا فشارێکەیە کە بۆم لە پەرلەمان هیچ قسەیەک لەسەرەوە کراوە بام کرێ بۆ پەرلەمان لەسەر هەرێم بەڵەکان خۆی گەشتون بەچی هەوڵ هەیە واژووکە کراوەوە بۆ وەزیرەکان وەزیری دارایی وەزیری نەوت وەزیرانەی کە متعلقن بە بابەتەوە بەڵام هەموو فشارە بۆ ئەوەیە کە گفتوگۆکان بگەنە نەتیجەیە پێشمەرگە بۆچی پەرلەمانتاران یاخود وەزیری دارایی شتێک ئێستا لە کاتێکە لە یاسای بودجە دیاری کراوە 6 میلیارد نەنێردراوە ئەوەی پەیوەندی بۆی چیەوە بەڵێ ئەوە دیسانەوە پەیوەندی مەسەلەی 250,000 بەرمیلەکەی نەوتی هەرێمی کوردستانەوە هەیە بۆچی عادل عەبدولمەهدی ناتوانێت ناوێرت بینێرێت زەختێکی زۆرە مانگێک زمانێک دوو مانگ ناردی دوای ئەوەتر ڕایانگرت و هەنگاوی تری هەیە کە لە ڕێگەی نەک بەناوی پێشمەرگەوە بە ناوی سوپای عراقەوە لە ڕێگەی سوپای عراقەوە چارەسەری ئەو بابەتی پێشمەرگە بکەن کە ئێمە بژیری ئەوەکەین و لەژێر دەسەڵاتی پارتی وەکیەتی دەریان بێنن هەتاوەکو ئەوە نەکرێ هەر پارەیەکیش بۆ پێشمەرگە بێت بە ئاسانی ناگات دەستی پێشمەرگە لە شوێنی ترۆ حەپەلو شەکرێ باش سەبارەت بە دۆخی ناوچەدا بڕێنراوەکان سەبارەت بە یاسای ئەنجومەنی پارێزەکان کە لە بەردەم هەڵبژاردنیشتێن پێشتر یاساکە بازێکی کە زیانی زۆری کوردی تێدا یاسای هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزەکان بۆچی لە پەرلەمان ئێوە مەسەڵەن ڕێگریتان نەکرد وەکو لایەنە کوردیەکان وڵایی گرنگە کاک حەکیم هەم بۆ میدیاکاران و خەڵک ئاگادار بێ ئەوەی کە باسی بکەن ژیانێکی زۆری بۆ کورتایە لە ڕاستیا ئەوە زیانێکی زۆری بۆ پارتی دیموکراتی کوردستان تایە ینی کورد بریتێنە لە پارتی دیموکراتی کوردستان بۆچی بەڵامەوە هێزەکانی تریشن بۆ من پەرلەمانتاری پێشوویکێتی میوانم بۆ بۆ لە کەرکووک نزیکەی 50,000 کەس بە پێمی یاسای مافی دەنگدانێن کە لە هەموو حیزبەکان یعنی بۆ تەنها نزیکەی 100,000 کەسی عەرەبەکانیش مافی دەنگدانی هەیە و بە هەردوو لاگرێتەوە بەس باسی لایەنە کوردیەکە بووە لایەنەکان تیژ هەروە تورکمانیش هەمان کێشەی گرفتی هەیە بابەتەکە بە 50,000 کەس کەرکووک نەبەیتۆ نەئیدۆڕێنی نە بەم هەڵبژاردنە ئیبەیتۆ نەئیدۆڕێنی کەرکووک و بردنەوە و دۆڕاندنەوەی کەرکووک بریتێ لە چارەسەرکردنی دۆخی کەرکووک لە ڕووی ئیداریەوە و لە ڕووی ئەمنیەوە و لە ڕووی اقتصادیەوە ئەمان بردنەوە بریتێ لەوەی کە چۆن دەست بەسەر سەرۆت و سامانی کەرکووکا بگرن مثلا کێشەی پارتی لەوایە کە ئێستا هیچ ڕێگەیەکی نەماوەتەوە بۆەوەی سەرۆت و سامانی کەرکووک دەستی بەسەرا بگرێ وەکو جاران بۆیەکی لێ سود من نەبوو جاباخ بۆ تاویکەم ئەمە کێشەی سەرەکی پارتیە چونکە جاران پارتی زۆرینە نەبوو هیچ وجودێکی وای نەبوو لە ناو کەرکووکە بەڵام لەبەرەوەی ئاسایشەکەی لێوە بوو هێزەکانی لێوە بوو پێشمەرگەی لێوە بوو دەستی بەسەر بای حەسەن و ناوچەکانی ترا گرت بوو لەبەرەوە ئەوە شینی ئەوەکە شینی بیرە نەوتەکانەکە مەسەلەی یەکێتیش بە هەمان شێوە ئەو قاچاقچێتی کە بەسەر نەوتی کەرکووک و ئەیان کرد بابەتەکە پەیوەندی بۆیە کە دەسەڵاتیان کەم بۆتەوە وەکو جاران ناتوانن بە ئارەزوی خۆیان ڕەفتار بە کەرکووکەوە بکەن بۆیە ئەو تاعنەی کە ئێستا پارتی لە دادگای فیدرالی لە یاسای هەڵبژاردنەکانی یاوە پەیوەندی بە ئەوە هەیە کە لەو شوێنانەی بۆ نمونە لە مووسڵە پارتی ئێوێ ئاوارەکان لە شوێنی لەو بۆنە لە کەرکووکن لە هەولێرن ئەو یا لە دهۆکن لە ناو کەمپەکانان دەنگدەن لایەنی عراقی پێی وایە کە ئەبێ لەنگدانی عراقی و لایەنەکان تریش و تا ڕادێکیش یەکێتیش هاوڕایە لەگەڵەوە ئێمەش هاوڕین کە هاتوچۆیان بۆ دابین کرێ و بچنەوە لە مووسڵ دەنگ بن چونکە مخروقاتی زۆر ناو کەمپەکانە ئەکرێ و کەس ئاگادارنە ناو کەمپەکانە چۆن دەنگدانە پرۆسی دەنگدانەکە ئەکرێ و عینێکی زۆر ئەکرێ مامەڵەیەکی زۆر بە دەنگاکانەوە ئەکرێ بۆیە لەگەڵ ئەوەین بابەتێکی تەکنیکیە ینی زۆر بابەتی پەیوەندی بە ئایندە و چارەنووسی کورد و ئەو بابەتانەوە نیە چارەنووسی کورد بریتە لە بەهێزی کورد لە بەغدا بریتە لە مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی عراق و بەهێزبوونی وجودی کورد لە حکوومەتی عراق و ڕێگەنەیان لەوەی عراق لەلایەن یەک تایفی عراق و بەڕێوە برێ وجودی کرد ئەوەی ئەو شینەکە بۆ هەلیسەکەیە بۆ حەسەن نییە لەبەرەوە بۆ حسەین نییە لەبەرەوە ئەوە شەڕی ئەوان ئەو شەڕەیە کە چۆن لە پشکی کێکەکەی کەرکووک و کێکەکەی مووسڵا بەشدار بن نەک لەوەی خێر و بێر و بەرەکەت بۆ شاری کەرکووک و خەڵکی مووسڵ بێنن باشە چارەسەر بۆ دۆخی کەرکووک ئێستا و ناوچانە چێ بەگشتیان سەدابڕێنەکان بە کورتی چووکە کاتن ئێمە پێویستمان بۆ هەیە لە کەرکووکە بگەینە ڕێکەوتنێکی نهایی لەگەڵ عەرەب و تورکمانە
هیچ حلێکی ترمانە بەتابەتی لە کەرکک هیچ حلێکی ترمان نییە بۆ ئەوی کرد لە کەرکک خۆش بژی ئەبێ عرب لە کەرکک خۆش بژی ئەبێ تورکمان لە کەرککە لە ئەمانە بژی و دڵنیایی هەبێ هیچ حلێک نییە بۆ ئەوی تەنها کورد خۆش بژی نەتەوەکانی تر لە معزەقا بن یا بەعکسەوە بێتوانەوە کورد لە معزەقا بێ ئەوان لەبەرەوە کەرکک ئارامی و خۆشی بخۆیەوە نبینێ هەتاوەکو ئێمە ڕێکەوتنێکی کۆتایی لەگەڵ ئەو هێزانە نەکەین و ئامادەکاری لەلایەن و نزیکی لەلایەن هێز عراقیەکانەوە هەیە بەتایبەتی لایەن هێز عەرەبیەکانەوە بۆ ڕێکەوتن ئەگەر لە دوای ئەنجامی هەڵبژاردنەکان و ئەوە تاکە چارەسەرمانە باشە لەسەر مەسلەی دۆخی هەرێم و مەسلەی چاکسازی ینی پێ دوایە لەم دۆخەدا ینی ئەم حکوومەتێک کە باس چاکسازی بکات و لەسەر ڕۆڵی ئۆپۆزیسیۆن چی لە فشار دروستکردن بۆ چاکسازی چ لەگەڵ ڕێکەوتن لەگەڵ بەغدادیش پێ دوای دەبێت چ ڕۆڵێک ببینێ باراسی دروستکردنەوەی کە هەرێم لەگەڵ بەغداد ڕێبکەوێ ئەوەی کە ئێستا مناقشەیەک لە نێوان لەگەڵ نێوان حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستانە هەیە بۆ مەسلەی گەڕانەوەی پرۆژه یاسای چاکسازی بۆ نمونە ئەوە ئاماژەیەکی ڕوونەکە پارتیوێکێتی ماوەی پێشوو نەفیانە کرد کە بێسەروبەریەکی زۆر لە بابەتی موچە هەیە پارێکی زۆر ئەم کورد وڵاتیان بە هەدەرداوە بە فرە موچەیی بەرپرسیارن لی بەڵام من چاوەڕوانیەوە ناکەم ئەوە بتوانێت تا ڕادێکی زۆر دۆخی ئابووری هەرێمی کوردستان چارەسەرکان لەبەرەوە بێکارێکی زۆر هەیە کێشێکی زۆری کۆمپانیەکان هەیە لە هەرێمی کوردستانە سەرانە سندن لە کۆمپانیەکان هەیە بازاڕی سلێمانی و دهۆک وشکی کردووە بەهۆی گێڕانەوەی پارە هەموو بۆ پایتەخت و خەڵکی فەرمانبەران هیچ امتیازاتێکیان نەماوە ئەو قەرز و سولفانەی کە لە عێراق و لە حکوومەتی عێراقەوە هەیە بۆ فەرمانبەران لای ئێمە نییە و هیچ تەرفیعکردن نییە موچە بەرزکردنەوە نییە و بێهیوایەکی زۆر لە ناو خەڵکە هەیە کە متمانە بەم حکوومەتە جارێکی تر تا دروستە بێتەوە کاتیە بۆیە من زۆر متمانم بە هەنگاوەکانی حکوومەتی هەرێم نییە و کاتی زۆری ئەوێت تاوەکو متمانە ئەگەڕێتەوە چەند ساڵێکی ئەوێت تاوەکو شتی باش لێ بینی تاوەکو متمانە بە بگەڕێتەوە وشتی کاتی ئەتوانێت بینی بەڵام شتی زۆر جەزری و ئەساسی بۆ ناکرێت سەبارەت بە ئۆپۆزیسیۆن لە ڕاستی ئێمە دۆخێکی قەیران دۆخێکی تازەی ئۆپۆزیسیۆنین ئێمە لە ناو پەرلەمانە ئێستا چەند هێزێکی کەم باونەتەوە کە ناچێتن ناو حکوومەتەوە بە چەند هێزێکی کەمیشەیە بیۆری ئەویان هەبێ کە ڕەخنە بگرن و ڕوبەری حکوومەت ببنەوە لە ئێستا بۆ نمونە کۆمەڵی ئیسلامی لە دەروی حکوومەتەوە تا ڕادەیەکیش خۆی وەکو فۆرمێک لە ئۆپۆزیسیۆن کردن مامەڵی ئەکات و ئەو فۆرمەی ئێمە کە لە نەوەی نوێ هاتنە دەرەوە هاوڕێیانەمان ئەوەش فۆرمێکی ترە ئێمە کە سەرەتا لەگەڵ ئەو هاوڕێیانە نەوەی نوێمان دروست کرد بۆ ئەو بوو کە ئەگەر نەچینە دەسەڵاتیشەوە و دەسەڵات نەبینەوە فۆرمێک لە ئۆپۆزیسیۆن پێشکەشکەین کە فۆرمێکی سەنگین بێ و فۆرمێک بێ لە ژێرەوە سەفەقات نەکا لەگەڵ هێزەکانی دەسەڵاتە و لەسەرەوە جوێنیان پێ بدا و قسەیان پێ بڵێ و بە ئاشکرا ڕوون و سیاسەتی خۆی ڕوون کاتەوە و کاتە ئێمە ئەومان ڕاگەیان لە ڕاستیا بەڕوونی یعنی بەڕوونی لەگەڵ ئەو هاوڕێیانە پێمان وابوو ئەگەر بڕیار بێ کۆبوونەوەیەک یا دانیشتن یان هاو هەڵوێستی هەمان بێ لەگەڵ هێزە سیاسەکانی هەرێمی کوردستانە بە پارتی و یەکێتیشەوە پێویستەکە ئاشکرا بێ ڕوون بێ بەرچاوی خەڵکا بێ و ئەگەر نەمان بێ ڕوونیش بێ بۆچی ئەم مامەڵەکردنەمان نییە بەڵام ئەو کاتە سەرۆکی جوڵانەوەکە کە شاسوور عەبدولواحیدە و پێی وا بڕێکی جیاوازی هەبوو کە بە هیچ شێوێ نابێت لەگەڵ پارتیویەکێتیا دابنیشین ئەوانە ئەگەر لەگەڵیان دابنیشین هەر عیبێ لەگەڵیان دابنیشین کە ئەوە بۆچوونێکی خۆی بوو و سەپاندی بەسەر ئەو هاوڕێیانە و ئێمە لەگەڵی نەبووین بەڵام دوجار بمان دەکەوت کە لە ئەو کۆبوونەوەوان لەوەی لە تەلەڤیزیۆنە ئەوترێت جیاوازە لەوەی کە سەفقەی ژێربەژێر هەیە و ئێمە دژی بووین دژی وەستاینەوە ئێستش دژی وەستینەوە ئێمە ئەگەر بزانین کۆبوونەوەیەک و گفتوگۆ و هاوبەشیکردن لەگەڵ ئۆپۆزیسیۆن کە بریتە لە کۆمەڵی ئیسلامی فۆرمێکێتی و ئێمەش فۆرمێکی ئەو یەکگرتووی ئیسلامی با بڵێن یەکگرتووی ئیسلامیش کە هێزێکی ئۆپۆزیسیۆنە و لەگەڵ ئێمە و هاوڕێیانەمان فۆرمێکی تری ئۆپۆزیسیۆنین ئێمە بزانین ئەگەر کارکردنێکی پێکەوەیمان لەگەڵ کۆمەڵی ئیسلامی یەکگرتووە بەیەکەوە ئەمانگەیەن تا ئەنجامێکی باش نەک تەشریفاتی بێت هیچ مانعێکمان نییە لە کاری هاوبەشی پێکەوە کار بکەین و ئەگەر پێشمان وا بێت لەگەڵ دەسەڵاتیشا بەیەکەوە ئەتوانین لەسەر فۆرمێک بۆ لەسەر چاکسازی ڕێک بکەوین و هەندێک لەسەر عێراق لە عێراق لەسەر هەندێک بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و کەرکووک ڕێک بکەوین هیچ مانعێکمان نییە لە گفتوگۆکردن و دانیشتن بەڵام هیچ کاتێ ڕەتی ناکەینەوە بەڵام کۆبوونەوە لە پێناو کۆبوونەوە هیچ کاتێک ئێمە ئەنجامی نادەین هیچ پێویستمان بە کۆبوونەوەی تەشریفاتی نییە لەگەڵ پارتی بەڵام ئەوش کێشتان نییە لەگەڵ کۆبوونەوە لەگەڵ دەسەڵات بۆ ڕەخان لە خەڵکی تر دەگرن نانا ئێمە نەوەتەوە بۆچی کۆبنەوە یان باسی بکەن کە کاتی خۆی تۆ کێشت هەبووە لەوەی ئەسڵەن کۆبیتەوە ئێستا کۆبیتەوە ڕەخنەکەمان لەسەر ئەوەیە ئەگینا من خۆمیش مەبدەئی کۆبوونەوە بە هیچ شێوێ ڕەت ناکەنەوە نەک لەگەڵ ئەوانە لەگەڵ هیچ هێزێکی ترە مەبدەئی کۆبوونەوە ڕناکەن بەمەرجێک بۆ ئامانجێکی مەشروع بێت و ڕەسەن بێ و لە پێناو بەرژەوەندی هەوڵاتیان نەک بۆ سەرقەی ژێربەژێر و شاردنەوەی کەیسەکانی دادگا سوپاس بۆ بەڕێز سەرکەوت شەمسەدین ئەنجامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی ئایندا سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بە ئەو کاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ